دابەزینی بەردەوامی بەهای لیرەی تورکیە و داهاتووی تاریکی دەسەڵاتی ئەردۆغان. ڕەوتی دابەزینی بەهای پارەی نەتەوەی تورکیا هەروە درێژەی هەیە بە جۆرێک کە لە سەرەتای ئەم ساڵی زاینیەوە هەتا ئێستا پتر لە 40% بەهای خۆی لەدەستاوە. لە نوێترین هەواڵدا ڕۆژیهێنی 26 مانگی سەرماوەز بە دابەزینی 8% لیر قەیرانی دراوی تورکیا خێرایەکی زیاتری بەخۆیەوە گرت و نرخی هەر دولارێک لە 15 لیر تێپەڕ بوو. بەپێی راپۆرتەکان هاوکات دوو جێگیری ئابووری تورکیەش لەسەر کار لابردراون. دابەزینی بەردەوامی لیرەی تورکیا ژیانی لە میلیۆنان کەس لە خەڵکی تورکیا و لەوانە خەڵکی کوردستان سەخت و دژوار کردوتەوە. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا هەزاران کەس لە ئیستانبول و ئەنکارا لە ناڕەزایەتی بە درێژەی چوونە سەرەوەی ڕێژەی ئاوسان و هاتنە خوارەی بەهای پارەی نەتەوەی تورکیا هاتنە سەر شەقامەکان. ڕخنەگران و نەیاران سیاسەتی حزبی دەسەڵاتدار بە هۆکاری ئەم بارودۆخە دەزانن، بەڵام ئەردۆغان لەسەر درێژەدانی سیاسەتەکانی پێداگیری دەکات. گرنگترین دواهاتی ئەم سیاسەتە ئابووریە کەمبوونەوەی توانای کڕینی خەڵکی ئاساییە کە داهاتیان بە لیر بەدەستێنن. لە هەمان حاڵدا نائەمنی سیاسی و نەخۆشی کۆرۆنا سەنعەتی توریزم واتە گەورەترین بەشی پرداهاتی ئەم وڵاتەی زەمینگیر کردووە. چەند ساڵ لەمەوبەر لە حرەکەتێکی بەرنامە بۆ داڕێژراودا تورکیا 6 لە پارەی خۆی سرێوە و 1 ملیۆن لیر یەکشەو بوو بە 1 لیر. بەڵام پانتایی قەیرانی سیاسی و ئابووری تورکیا برینتر لەوە بوو کە بەلابردنی 6 کێشەی درا و ئابووری تورکیا چارەسەر بێت. لە ئێستادا بۆ جارێکی دیکە شایەدی دابەزینی زیاتری بەهای لیری تورکیا لە بەرامبەر دراوە معتەبەرە جەهانیەکان داین. لەگەڵ نزیکبوونەوەی کاتی هەڵبژارنەکانی تورکیا و بەلە بەرچاوگرتنی ئاگاداربوونی ئەردۆغان لە چوونە سەرەوەی ناڕەزایەتی خەڵک دژ بە دەسەڵات، ئەردۆغان و وەزیری دەرەوەی بۆ جارێکی دیکە باس لە لەشکەرکشی بۆ سەرناوچە کوردنشینەکانی سووریە دەکەن و لە هەمان حاڵیشدا لە هەرێمی کوردستانی عێراق بەردەوام دەست دەدەنە تیرۆر و بۆمباران. بەڵام قەیرانی سیاسی، ئابووری و دیپلۆماتیکی تورکیا ئەوەندە بەهێز و بەرینە کە چیتر لەشکەرکشی بۆ سەر کوردستانیش ناتوانێت خەڵکی تورک بۆ پشتیوانی لە ئەردۆغان بێنێتە مەیدان. تاکتیکی ڕژیمی ڕەگەزپەرستی تورکیا بۆ چوونە دەرەوە لە قەیران و سەرکوتی زیاتری خەڵکی کوردستان چیتر کارایی نەماوە و کارساز نابێت. قەیرانی بەرینی ئابووری، ماڵی، سیاسی، کۆمەڵایەتی، ژێۆپۆلۆتیک و دیپلۆماتیک سەر تاپەی وڵاتی تورکیای داگرتۆ و لەگەڵ هەر قسەوباسێکی ئەردۆغان ڕەوتی دابەزێنی لیر خێرایەکی زیاتر بەخۆیەوە دەگرێت تا جێگایەک کە ڕێبەرانی حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی تورکیا و بەشێکی زۆر لە خەڵک خوازیاری بێدەنگ بوون و دم هەڵەپسرێنی ئەردۆغان بوون. نزیکەی 100 شەڕ و داگیرکاری دژ بە خەڵکی کوردستان لە تورکیا و لە ناوچەکە ئیسلامیکردنی هەموو ناوەندەکانی دەسەڵات و کۆنتڕۆلکردنی ڕاگەیەنە گشتەکان، زیندانیکردنی هەزاران ڕۆژنامەوان، چالاکی مەدەنی و تەنانەت ئەندامی پارلەمان و شارەدارەکان، داگیرکردنی نظامی بەشێک لە کوردستان لە سووریە و عێراق، شەڕ لە لیبی و ناردنی جیهادیەکانی هاوپەیمانی ئەردۆغان بۆ ئازەربایجان لە دفاع لە دەسەڵاتی کۆنەپەرستی ئازەربایجان، داگیرکردنی نظامی قبرس، بەهێزکردنی داعش و باقی گروپە جیهادیەکانی ناوچەکە بە گشتی تورکیایان هەرچی زیاتر خستۆتە پەراوێزی سیاسی و دیپلۆماتیکەوە. لە پەنا ئەم قەیران و بارودۆخە نالەبارە ئابوورێدا ئاستی توندتیژی لە وڵاتە بە خێرایی چۆتە سەرێ و ئەمنیەتی هاوڵاتیان زیاتر لە ڕابردوو کەوتۆتە مەترسێوە. پارتی کۆماری گەل لە راپۆرتێکدا کارگەرەکانی توندتیژی لەسەر ژنان، مناڵان، پەنابەران و لاوان دەداتە بەر لێکۆڵینەوە و دەنووسێت لە ماوەی نۆمانگی ساڵی 2021دا نزیکەی 2592 توندتیژی چەکدارانە لە تورکیا ڕوویان داوە کە لەم ڕووداوانەدا 1470 کەس گیانیان لەدەستاوە و 2693 کەسیش بەو هۆیەوە بریندار بوون. ئەم ئامارە لە چاو ساڵی ڕابردوو یەکجار چۆتە سەرێ.
لە ڕووی پێوەری خۆشبژێوێەوە وڵاتی تورکیا لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا 33 پلە هاتۆتە خوارێ بە لە بەرچاوگرتنی ئاماری لەسەری جنایەتی تێکەڵ بە توندتیژی، تێکەڵچوونی ناوخۆیی، تاوانی ماڵی و سیاسی، ئەم وڵاتە بۆتە یەکێک لە وڵاتە نائامنەکانی جیهان. هەموو نیشانەکان ئەوەمان پێدەڵێن کە لە تورکیا ڕەوتی کۆتایی هاتنی دەسەڵاتی ڕەجەب تەیب ئەردۆغان خێرایەکی زیاتری بەخۆیەوە گرتۆ. بەڵام هەر ئەم نیشانانەش دەرخەری ئەوەن کە ئەردۆغان بۆ مانەوەی لە دەسەڵات قەیرانی نۆ لەوانە شەڕ دژ بە خەڵکی کوردستان لە سووریا و عێراق زیاتر پەرە پێدەدات. ملهوڕ و دیکتاتۆرەکان ئەگەر دەستیاندا بێتە گەندەڵی ماڵی و سیاسی بەرینیش بۆ مانەوەیان لە دەسەڵات و لە قاونەدرانی دۆسەی پڕ لە گەندەڵی خۆیان و بنەماڵە و نزیکانیان وڵات بە ئاسانی لەگەڵ قەیرانی گەورەتر بەڕۆ ڕوو دەکەنەوە و دەیخەنە سەر لێواری داڕمان. ئەردوغانیش ئەگەر بتوانێت و دەرفەتی ئەوەی هەبێت لە ڕێگەی پەرەپێدان و قوڵکردنەوەی قەیرانە جۆرا و جۆرەکانەوە هەمان ڕێگا دەگرێتە بەر.